باس لە بابەتێکی زۆر گرنگوەستیارەکەین پەیوەندیدار بە ژینگەوە پەیوەندیدار بە ژیانی هەمومانەوە باس لەوە کرێت کە ئێستا وردە هەندێک گیاندار دەهێنێتە پێشەوە یان پسپۆڕان باسی دەکەن دەڵێن پێچەیتر لە هەندێکیان دەڵێن 2050 هەندێکەڵەن پێشتریش ڕەنگەیتر نیان بینین بۆ ژمارەی فیلەکان کەم بوونەتەوە ژمارەی پڵنگەکان کەم بوونەتەوە شێر کەم بۆتەوە ئەم بابەتە تەنها لە وشکانیدا نییە بەڵکو لە نییە و ئاوی زەریا و خانووسەکانیشدا بە هەمان شێوە هەمە چشنەی زیندەوەران بەرەو کەمبوونەوە چن بەهۆی هەم دەستی دەرەکی بێت و هەم هۆکارە سروشتیەکان بێت کامڕۆ باسی هەموو هۆکارە ناکەین بۆ نمونەکڵین دەستە دەرەکیەکان ئێمە لەو وڵاتانە نین کە بکەینە سەر زەریا و دەریاکان و بەشێکی زۆر لەو باخیرە گەورانی کە کاری گواستنەوەی نەوت دەکەن و هەندێک نەوت و گازی ڕەش دەکەن نێو زەریا و دەریاکانەوە و کە هۆکارن بۆ پیسبوونی ژینگەیان و ئەمەش هۆکارە بۆ لە ناوچوونی بەشێک لە زیندەوەرەکان بەڵکو هەر لێرەشدا باسی ئەو بابەتەش دەکەین بەگشتی ئەو هۆکارانی کە پەیوەندیان بە کەمبوونەوەی فرەچەشنەی زیندەوەرانەوە هەیە چین و چ کاریگەریەک لەسەر ئایندەی ژینگە دروست دەکەن لە جیهاندا بۆ وەڵامیان بابەتانە پرۆفیسۆر دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەکان وەڵامی پرسیارەکانمانەداتەوە پرۆفیسۆر بەخێر بەی بەیانیت باش بەیانتان باس پاسلانەکەم کاگاریجان بەشش تا پێشکەشم نەکردەوە بۆ پرۆفیسۆر ئیشەڵاوە ئەچیناو بابەت کاتە پرۆفیسۆر یاری دەدەری ئێستا بەڵێ کاتە یەکمان بۆ زیاد بەشی وەشم توێژینەوە هەیە کە دەستە خۆش دکتۆر با لەوە دەست پێ بکەین هەمە چەشنەی زیندەوەری بایۆدایڤرسیتی بریتە لە چی یعنی وەکو پێناسەیەکین چی بەچی ئەوترێت فرە چەشنەی زیندەوەری زیندە هەمە چەشنی یا زیندە هەمە جۆری یا بایۆدایڤرسیتی با یعنی من ئێستا نمونەیەکی بچکۆلە بێنمەوە یعنی با بڵێن ئەگەر بڵێن ڕەنگاڵەیی ژیان ڕەنگاڵەیی ژیان ئەبینێت ئێوەی بەڕێز کە ئەلەو دوو جێگەی دانیشتون یعنی بەڕێز سەحەرخان یعنی ئەو بەرگەی لە بەریایەتی خۆی لە دوو ڕەنگە ئەبینێت بەڵام بەڕێزت تقریباً لە دوو ڕنگ زیاتر ئەبینێت جا مەسەلە ئەو ڕنگانەی کە بابێ ئینتەنسیتی کەلەرەکان لای تۆ ڕنگێک زۆر تۆخە ڕنگێک زۆر کراوەیە ئەبینی خۆی لە خۆیە ئەمە هەردووکتان کە ئەچنە جێگایەک یعنی با بڵێن ڕوخساری تۆ زیاتر جێگەی سرنج ئەبێت جێگەی سرنج ئەبێت وەک با بڵێن لە ڕوخساری سەحەرخان هەرچەندە یعنی بەرگەکەی ئەو یونیفۆرمە اینجا لە نێوانیشتانە ئەبینن ئێوە هەردووکتان زیندەوەرن لە بینی خۆتانە زیندەوەری چکەتان داناوە کە ئەو ڕووەکەی لە مەملەکە با بڵێن شاننشینێشترە شاننشینێشتە جا ئەم زیندە هەمەجۆری ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کتێبەکەی با بڵێن مۆرتن کتێبەکەی مۆرتن و هێڵ کە لە 2014 لەسەر بایۆدایڤرسیتی پێشکەشی کردووە ئەبینیت کۆمەڵێک گرنگی گەورە ئاماژەی پێ کردووە ئێمە ئەبێ ئەو ڕاستی بزانین کە ئەم هەسارێ ماڵ و لانەی با بڵێن ژیانە جۆرا و جۆرە تکانە کە ئەم ژیانە جۆرە و جۆرانە حکمت و فەلسفەی خۆی و کۆمەڵێ گرنگی زۆر گەورەی خۆیان هەیە و هەر یەک لەم زیندەوەرانە ئەرک و ڕۆڵی خۆی هەیە و بوونەوەرەکان بە شێوەیەکی گشتی بوونەوەرەکان لەگەڵ تەواوی زیندەوەرەکان یعنی بە چەندەها ڕایەڵەی ئۆرگانی پێکەوە بەستاون و گرنگترین ئەو ڕایەڵانەی کە با بڵێن زیندەوەرەکانی پێگەوەستە بە خودی مرۆڤەوە با بڵێن ڕایەڵەی خواردن و ئێنەرجیە ئەم خواردن و ئێنەرجی با بڵێن شتێکی دروست کردو کە ناوی پێوتێ زنجیرەی خۆراک فود چێنج ئەم زنجیرەی خۆراکە هاتووە زیاتر گەشەی کردووە پەرەی داوە شتێکی دروست کردووە کە پێوتێ فود وێب یعنی تۆڕی خۆراک اینجا ئێستا لە تەواوی ئەم هەسارەیە ئەبینیت وەکو بەڕێزت ئاماژە بکرد نزیکەی 8 ملیار ژیانی جۆرا و جۆر هەیە لە کە 5 با بڵێن شانشین خۆی ئەبینێتەوە ئەگەر ئێمە ئاماژە بچینەوە بۆ وشکانی یان لەسەر وشکانی نزیکەی 5 ملیۆن زیاتر هەیە لە ناو ئاوە لە ئەکواتیک سیستم یعنی سیستمی ژینگەی ئاوی یعنی نزیکەی 2 ملیۆن زیندەوەر هەیە و ئەم زیندەوەرانە لای خەڵقی ئێمە بە حەقەت هەرچەندە یعنی ڕێکراوێکی IUNC هەیە لەسەر 1948 دامەزراوە و ڕێکراوێکی تریشەیە کە پێوتێ سندوقی پاڵپشتی ژیانە کێویەکان کە ئەمیش لە ساڵی 60ەوە دامەژراوە ئەم دوو ڕێکخراوە بە تەواوی یعنی تەواوی ئەرک و کار و چالاکیەکانیان تەرخان کردووە بۆ پاراستنی ژیانە جۆرا و جۆرەکان
چکە بەبێ بوونی ژیانە جۆرا و جۆرەکان ئەو کاتە لەنگی و ئاستەنگ ئەکەوێتە سەر باڵانسی ناو ژیانەکان کە زانست تێبایەخی پیا کە زانستی ئیکۆلۆجیە هەر کاتێ ئەو ڕایاڵە و ئەو هینانە تێکچوو بێگومان ئەو کاتە خودی با بڵێن ئینسان کە سەبەبی سەرەکیە بە هۆکاری جیاواز سببی سەرەکیە بە هۆکاری جیاواز یعنی خودی مرۆڤەکان ئەکەونە ژیانەوە یەکێک لەو ئێستا تێکچووە دکتۆریان تێک نەچوو بێگومان تێکچووە چەندەها زیندەوەر ئەگەر ئێمە بچینەوە بۆ ئەو لیستانەی کە ئەو دوو ڕێکخراوە ئاماژەم پێکرد ئەو دوو ڕێکخراوە ئاماژەم پێکرد یعنی تووشی شۆک دەکا بەڕاستی چەندەها بوونەوەرت یعنی ئێستا لە ژێر هەڕەشەی گەورایە بۆ لە ناوچوون و چەندەهات هەیە لە ناوچوون تەواو ینی جاریشکە لیان دووبارە ناکرێتەوە بۆیە ینی بۆ پاراستنی ڕۆکە جۆرا و جۆرەکان ئەبێت لە زۆری جیهان با بڵێن حەدیقەی نەباتی کراوە باخچەی ڕۆکی کراوە تاوەکو ئەو ڕۆکانی کە لە ژێر مەترسی و هەڕەشەن جارێککە زۆربوون و زیابوونیان بۆ بکرێتەوە تێکەڵ بە سروشکێنەوە و بە هەمان شێوە بۆ ئاژەڵەکان بۆ باڵندەکان بۆ با بڵێن زیندەوەرە وردەکان ئەمانە زۆریان ئەگەر تۆ بچیت بۆ لیستانەی کە تەقریم دیەکا و ڕێکخراوانە بەڕاستی ینی تووشی شۆک دەکات یعنی چکە دکتۆر با ئەبێ ئەو ڕاستجاندارانە بوونەوەر بەداخەواڵم ئێمە بوونەوەر ئێمە سێ چەمکمان هەیە لە زانستی ژینگیا ئەم سێ چەمکە خۆی لە چیا بینێتەوە ئەنترۆپۆسنتریک لەگەڵ باوسنتریک لەگەڵ ئیکۆسنتریک ئەگەر فەلسفەی ئێمە و دیدی ئێمە بۆ تێگەیشتنمان لە ژینگە لە چوارچێوەی ئیکۆسنتریک نەبێت ئەو کاتە بایەقمان بۆ زیندە هەمە جۆریە نابێت کوردی ئەم شانێکەوتە بەڵام بەداخەوە مرۆڤ تەنها خۆی بە پاشای عەرشی ئەم هەسارەیە ئەبینێت و بە ئارزومەندێتی خۆی کەوتوتە ئەم هەسارەیە لە دەرامەتەکان لەو سامانە لەم بوونەوەرانە هەمووی قسۆتە ژێر هەڕەشەوە ئێمە مرۆڤ ئیرادەمان هەیە ینی بۆ نمونە یەک نمونەی بچکۆ لە بێنەوە ئەبینم ئەمە دووشەوە لە ماڵی ئێمە ئەبینم پشیلێک ئەکروزێتەوە ینی کڕوزانەوەکەی هاوارە بۆەوەی کە یەکێ بچێ فریار ڕەسی بێ بچێ بەهانایەوە نەجاتی بە لەوانەیە برسی بێ لەوانەیە لە دۆخێکی دژوارە بێت کە ینی خۆی هیچ ئێرادەیەکی نییە خزمەتی خۆی بکە ناتوانێت بچێ بۆ لای دکتۆرێک ناتوانێت بچێ سەرچاوی خۆراکێ پیاکە کەواتە کێ ئەبێ خەمی لێ بخوا مرۆڤە ڕەنگە مرۆڤی شۆکاری بۆکەوەی ئەو ینی پشیلەی بۆ ئاستەگەیان بێت کە ئەکروزێتەوە و هەروەکو ئاماژەشم پێکرد اینجا ئەم بوونەوەرانە کە لە ئەم پێنجشانەشینە هەر یەکە ئەرک و ڕۆڵی خۆی هەیە بەدەر لەوەی کە مەسەلا کتێبەکەی مەڵتن ئاماژەی پێکردو یەکێ لەو ڕۆڵە گرنگانەی کە ئەبینێت لە ڕووی ئابوووریەوە ئەم با بڵێن زیندەوەرە جۆرا و جۆرانە یانە زیندە هەمە چۆن سەرچاوەیەکی گەورەن بۆ چی بۆ هەر نەبێ بۆ خۆراکی ئێمە بۆ خۆراکی ئێمە ئەنجا بۆ سەرچاوی گەورن بۆ ڕۆمەتیرال بۆ چەندەها مەوادی تر کە ئەتوانین دا و دەرمانی لێ پێک بێنین ئەتوانین ئەم پێکاتەکانیان بەکاربێنین لە چەندەها پیشەسازی ترە ئەمە یعنی لە ڕووی ئابوووریەوەگە تۆ باسی بکەیت ینی گرنگجی جۆرا و جۆرتیژیان ینی چەند سعاتێک دەوێت گرنگجێکی تر ئەڵێ چێکات ئەڵێ با بڵێن سپۆرتی ئیکۆلۆجیکەل لایفەکات سپۆرتی ئیکۆلۆجیکەل لایف ینی چێکات هەر بۆ نەوەستاوە ینی با بڵێن خۆراکە بۆ فراهەمکە دا و دەرمانە بۆ فراهەمکە مەسەن لە دارستانەکانە تو ئەبینی چەندەها ئینسانت هەیە پشتیان بەستۆ ژیانیان پێیوەستە بەم ژیانە دار لێکەنەوە بۆ پیشەساسی جیاواز بەکارێنن خۆراشی لێ فراهەمەکەن ئەڵێ ئەمە سیرەکەی ژینگە وەپاکە دەکاتەوە ینی هەر خۆی ئەم زیندە هەمە جۆرانە بەشێکت هەیە ژینگەت بۆ پاکەتەوە ئاوت بۆ پاکاتەوە هەوات بۆ پاکەکاتەوە کەواتە ئەمانە خزمەتەکە با بڵێن ئەم زیندە هەمە جۆرێتە پێشکەشێکە بۆ نمونە ئەگەر هەنگ نەبێ مێرو نەبێ هیچ پیتاندنێک نابێت هیچ ینی هەنگ گەورەترین هەڕەشەی لەسەرە لە سا هەشتای با بڵێن پیتاندنی گوڵەکان پێیوەستە بە بوونی هەنگەوە ئێستا هەنگ یەکێکە لەو میێروانەی گەورەترین هەڕەشەی لەسرە لەژێر کاریگەری مرۆڤ و بە تایبەتیش بە وەکاری بەکاربردنی چی مادە قڕکەرەکان باشە کە تۆ پیتاندنی گوڵەکەت نەبوو یعنی خۆراکن ئەمە ئەرچێکێک کە تۆ ئیبینیت دکتۆر ڕاستاڵان ئەگەر هەنگ نامێنێ ژیانیش نامێنێ بێگومان ئەوە ڕاستە ئەوە ئەنشتاینیش ئاماژەی پێکردو کتێبیشی شەیە ئاماژەی پێکردووە یعنی ئەڵێ ئەگەر هەنگ لەسەر ئەم هەسارێ ینی نەمێنێت ئەو کات دوای ئەوە بە 5 ساڵ ژیانی مرۆڤایەتیش بەرەو هەڵدێر و بەرەو تیاچوون ئەچێت چکە ژیانی وابەستەیە
وابەستێ ینی ئاسایشی خۆراکی من دەستکەوتی خۆراکی من لەو مێروەیە کە من حسابی بۆ ناکەم تۆ ئەبینیت مەسەلە چەندەها ماسی تێ کە ئەمە سەرچاوی خۆراکە بۆ من چەندەها بوونەوەری ئاوی تەیە چەندەها باڵندە تێ باڵین ئامانجێکی تر مەسەلە ڕیکریشن تۆ بینیت خۆشگوزاریانی تەمەتوعات هەر وەکو هیوات هەیە باڵندە بەخێوەکات هەیە ماسی بەخێوەکات هەیە باز ئاژەڵێکی چێوی لە ماڵ تەمەتوعی پێکات ئنجۆی پێکات اینجا لایانی سەقافیت لایانی سەقافیت ینی بعضێ با بڵێن بوونەوەر ینی تعبیر لە قیەمی ڕۆحی بۆ کۆمەڵگەکەکە یا بۆ جێگەیەکات لە ڕووی زانستیەوە يعني ئەو بوونەوەرانن بە ئێمە ئاڵێن ئەم طبیعەتە ینی ئەم نەیچەرە چۆن کار ئەکات ئەم بوونەوەرانن بە ئێمە ئاڵێن ئایا ئەم ئێڤڵیشنانەی ئەم بەرەو پێشچوونانەی ئەم تەوڕانەی کرد لەم بوونەوەرا بووە عمری ئەم هەسارەیە چییە ئایا چێ سەردەمێکی چەند سەردەمی جیۆلۆجی و ئاسنی بەسەر ئەم هەسارەیە تێپەڕیوە کەواتە بەداخەوە ئەڵێمانی و ڕۆژێکی جیانیش هەیە ڕۆژی 25 ئینشەڵا تەمەناکەم لۆ ڕۆژەش ینی ئەمە بکەن بەبەرمان ڕۆژی 22 هەموو ساڵێک لە ساڵی 2000ەوە کراوە بە ڕۆژی بایۆدایڤەرسیتی و هەر ساڵی لەژێر دروشمەکە مەسە لە ساڵی پارکە 2021 بوو دروشمەکەیان چی بوو ئەڵێ we are a part of the solution ئەڵێ ئێمەی مرۆڤ بەشێکین ینی هەر یەک لە ئێمە هەر یەک لە ئێمە لە ئاستی خۆی بەشێکە لە بەهاناچوونی زیندەوەرەکان بۆەوەی کە یعنی وەکو خۆی بەو ژمارەی کە بوونی هەیە بیپارێزێن دروشمی ئەم ساڵ کە ساڵی 22 لە 22 پێنجەکرێت لە سوید ئەکرێت لەژێر چیایە ئەڵێ biodiversity and sustainable tourism یعنی ئەگەر با بڵێن biodiversity نەمێنێ ئەو کاتە بەردەوامی سیاحەت و گەشت و گوزاریش و خۆشگوزارانی بۆ ئینسان نامێنێت دکتۆر پەیوەندی گەشتیاری و بایۆدایڤەرسیتی بەیەکۆ لە چیایە؟ ئەمە گرنگەکەی لەژێر گرنگەکەی لەوەی لە چیە ئێمە وتمان کۆمەڵی ینی خزمەت گوزاری پێشکەشەکە یەکی لەو خزمەت گوزاریە ڕیکریشن ینی باڵێن تەمەتۆ ئینجۆی سیاحەت گەشت و گوزار ڕابواردن هەندێک جار ینی لای ئێمە بەڕاستی بەداخەوەڵێم ینی گەشتیار ئەرک و مەهام و ئەو ئامانجەی کە بۆی ئەچێت ینی داری نەکراوە تەنها بۆ خواردن و خواردنەوەچێ بەنەما خۆی گەشتیاری نزیکەی 12 ئامانج هەیە یەکێ لە ئامانجە گرنگەکانی ئەوەیە کە تۆ ئەچیتە ناوچەیەک کە با بڵێن سروشتی تۆنێ حەزەکەی بزانین چ باڵندەیەک بوونی هەیە چه ئاژەڵێک بوونی هەیە چی ڕووەکێک بوونی هەیە کە لە واقعەکەی تۆ نییە ئەجا ئاڵێ ئەگەر ئەمانە نەکرێت ینی ئەم زیندە هەمە جۆریە بۆ بیئە جیاوازەکان چونکە ئێمە ڕێکخراوەی با بڵێن ژیانی جیاوازمان هەیە ڕێکخراوەکە لەسەر ئاستی تاشێ دەست پێکات هەتا ئەبێ بە با بڵێن پۆپیلۆیشنەکان ئەنجا بێ بە کۆمیونیتی ئەنجا بێ بە ئیکۆسیستم ئەنجا هەتا بایۆسفیر ئەڕوات یانی ئەمە ئەگەر ئەمانە نەمێنێت مەسەلە تۆ بینیت وڵاتێکی چەندەها جگە هەیە ینی ناسناوە بە گوڵی جوانی بە ڕووەکی جوانی بە باڵندەی جوانی بە ئاژەڵی جوانی ئەمانە کە نەمێنێت ئەو کاتەیان ئەگەر خەڵقانێک بۆ ئەو هەدەفانە بچنێ يعني خوي بس بطبيعته تتسردان كريان نهبني كواتا زند هەمە جۆری بابلين بنەمایەکی گرنگە بۆی کە گەشتیاری بوونی هەبێ گەشتیاری باشی بێ باشە دکتۆر ئەڵە هەندێک وڵاتێ زۆر پابندن یعنی زۆر سوورن لەسەرەوەی کە ئەبێ هەمە چەشنی زیندەوەری بپارێزرە و کە ناشتوانن کە پێشی ناگەن هەندێک جار ینی بابەتێکم خوێنەوە باسیەوە یەکەی وت چین یەکێکە لە وڵاتانەی سیر کە لەسەر ورچی پاندا چ کۆتوبەندێکی داناوە بۆ نەکە ورچێک ئەیا بە وڵاتێکی تر پاندا تەنانەت لێکۆڵینەوە هەیە لە شێوازی بەخێوکردنی ئەگەر ئەو گیان لە دەست بدات ئەبێت باج بابەت چین یعنی کە چین نیشتیمانی ڕەسەنی ئەم ورچە پاندانن ئەبێ هەموو وڵاتێک وەکو چین بکە بۆ هەموو گیاندارەکە ڕەسەنایەتەکەی بۆ وڵاتە ئاگەڕێتەوە یان نیشتیمانەکەی بۆ وڵاتە ئاگەڕێتەوە ئەمە بە هەوڵێکی باش ئەزاندێ بۆ پاراستنی هەمە چەشنی زیندەوەران یاخۆ ئەگەر هەدەفێکی گرنگ نەبووە ئەگەر ئامانجێکی زۆر سەرەکی نەبووە UNEP هەیە با بڵێن بەرنامەی نەتەوەیە گرتوەکان بۆ پرۆگرامی ژینگەی یەکێک لە چوارچێوەی ئەجندەی کاری بۆ ساڵی 2030 کە خۆی لە sustainable development داناوە هەستا ئەم با بڵێن UNEP بە هاوکاری Global Environmental بەرنامەیەکیان داناوە کە خۆی لە 350 پرۆژەی بایۆدایڤرسیتی بێنێتەوە و ئەبێ لە 150 وڵاتی عالم ئەم بەرنامەیە جێبەجێ بکرێت ئەنجا لێرە ئەکوێتە سەر چی وڵاتی مەبەست کە
کە ئەو 350 پرۆژەیە دانرا بزانێت چەندی بەرەکەوێ چەند بە ئەمانەتەوە بابەتەکە ئەبێتە جێگەی بایەخ و سەرنجی و هەر بەم مناسبەیەوە ئێستا مەسەلە ئەو یادووبوونەوەرانەی کە با بڵێن هەزار سەحاڵ جارێک یاد دەکرێتەوە لە ساڵی 2000 و با بڵێن 5 مێژوویی دوور نییە 2005 یعنی تقریبا 16 ساڵ ساڵیاتی هەزارەی کرایەوە هەزار ساڵەی کرایەوە پەیوەندی بینی مرۆڤ و بوونەوەرەکان وە کۆمەڵێک هەڵسەنگاندن کراوە و کۆمەڵێ ئامان با بڵێن ئەهداف و ئامانج دیاری کراوە تاوەکو زیندە هەمەچۆری لە تەواوی سەر ئەم هەسارەیە پارێزراو بێ و دیدی مرۆڤ لە ئەنترۆپۆسنتریکەوە بگۆڕین بە ئیکۆسنتریک ئیکۆسنتریک کە وتت یعنی تۆ وەکو مرۆڤێک ئەبێ تێڕوانینەکەت بەو ئاستە بێ کە چەند بایەخ بە بەلایانی ژیانی خۆتەیت بە خواست و ئارەزۆکانی خۆتەویت ئەبێ ئەوەندەش بایەخ بە جۆرا جۆرەتی ژیانەکان بیت و ئەوەندەش بایەخ بی بە سامانە سروشتێ نازیندوەکان ئیکۆسنتریک یعنی با بڵێن تەواوی پێکاتە زیندوەکان تەواوی پێکاتە زیندوەکان ئەنترۆپۆسنتریک یعنی مرۆڤەکەیە با بڵێن کاڵێ بایۆسنتریک یعنی تەواوی زیندەوەرەکانی تر ئەنجا لەگەڵیشە ئیکۆسنتریک یعنی ئەبێت تۆ دیدت لە چوارچێوەی چیا خۆی بینیتەوە ئیکۆسنتریک یعنی گرنگجیدان بکەیت بە ژیانی خۆت و تەواوی ژیانەکان و لەگەڵ با بڵێن تەواوی سیستمی ژینگە بۆ پێکاتە نازیندوەکان چونکە پێکاتە نازیندوەکانە خزمەتی ئێماکات ئەمانە هەمووی پێکەوە بەستاوە هەر خەلەلێک بکەوێت یعنی سیستمێ لەم سیستمانە تەواوی با بڵێن ژیانەکان لەسەر هەساری زەوی تێک چووە بێگومان طبی مرۆڤ وەکو ئاماژەم پێکرد ئەو کاری سەرچیە بۆم بابەتە ئەبینیت مەسەل کاتێک کە ڕوو لە دارستانەکانەکە زۆر بێ ڕەحمانە بێ بەزیانە بە عەرزومەندی خۆی بۆ ئامانجی خۆی ئیبڕێتەوە ڕوو لە باڵندەکانەکە بە عەرزوو ڕاویەکە ڕوو لە فیل ئەکا بە ئارزوو خۆی کوژێ بۆ عاجەکەی چونکە مەسەل دەستکەوتێکی گەورەی هەیە بەس نازانێ ئەو فیلە چ خزمەتێکی ژینگەکە چەند ڕۆڵی هەیە لە خزمەتی ژینگیان جا يعني بدل لم موضوعانا ئەبینیت هەر مرۆڤەکە خودی خۆی بۆتە هۆکاری وەی کەش و هەوا بگۆڕێت کە کەش و هەوای گۆڕیت بەشێکی زۆری ئەم بوونەوەرانە کە لانە و ماڵیان لە جێگە سروشتەکانە پلەی گەرما ئاگۆڕێت پلەی سەرما ئاگۆڕێت ئەبینیت ماوەیەکی زۆر کە مەسەل ناوچێکی زۆر بەفردای پۆشی وەکوی کە ڕوویە ئەو ژیانانە بەرەو تیاچوون ئەچوون بەرەو لە ناوچوون ئەچوون چێ ژیانەکەی گۆ چێ با بڵێن بەرگە هەوای گۆڕی مرۆڤ بەرگە هەوای هەندێک کەس بە پاسا ئەوە پێچەوانە بەڵێ هەندێک کەس بە پاسا ئەوە پێچەوانە ئاکاتەوە لە دەستی مرۆڤ نییە کە ژینگە خۆی ئاوا گۆڕا و گۆڕانکاریەکانی ژینگە خێران یعنی سەپاس لەواکەن خولگەی زەوی کە ئەخولێتەوە سێرەکەی زستانی سارد ئەم ساڵ کە بینیمانە لای خۆمان بۆ چوون ئەوە فەلسەفە و دیدی کەسی بزنس ماسە باشەکانە سیاست مەدارەکان بەڵام بۆ فرەشتەی زیندەوەران ئەمە ڕاست نییە و لەسەر ئەمە دوو فلیمیش هەیە لەسەر ئەمە دوو فلیمیش هەیە فلیمیشیان ئەڵێ مەسەلە چەواشەکاری گەورە لە گۆڕانی کەش و هەوا ئەمە ئەوانن کە سیاست مەدار و با بڵێن کەسە بزنسمانەکان لەبەرەوەی کە دەستیان چۆن لە ناخ و هەناوی ژینگە و سامانەکان گیر بوو بۆ ئارزومەندێتە بەردەوام بوون و ئاڵێن سروشتی بوو ڕاستە من سروشتی باوەڕم پێ هەیە و ئەوە با بڵێن چەند پرسیارێک بیان بە تەلەڤیزیۆن ماجستێ کە سروشت خۆی یعنی با بڵێن ڕۆڵی هەبووە یعنی لە سایکلیشە بووە کولی 100 ساڵ جارێک گۆڕان بووە لەسەر هەسارێتی بەڵام ئەمەی ئێستا وەکوی لە سا تقریبا 99 دەستگا ئەکادمیە عالەمیەکان کەسە ئەکادمیەکان تاکیدی لێکن هۆکارەکەی مرۆڤە یعنی ئەمە نکوڵی لێ ناکرێت و لەسەر ئەمەش فلیمێک هەیە کە ئەلگۆر لە پشتیوەتی بێتێ ئەن inconvenient truth ڕاستێکی نەخوازراوە ئەن inconvenient truth کە مرۆڤ هۆکارە بەوەی کە شوهەوای جیهانی گۆڕیوە گۆڕانی ئەم کشوهەوایە ئەمەندە لێکەوتەی لێ ئەکەوێتەوە یەکێ لە لێکەوتە گەورەکان هەڕەشە لەسەر ژیان ینی بەو ئەندازەی کە ئەڵێن ئەگەر ئەم حاڵە هەتا یعنی لەم 50 ساڵە وەکوی کە بەڕێز ئاماژەکە لەم 50 ساڵە هەنگاوی تەندروست نەندێت ڕەنگە لە سا 50 جۆرا و جۆرێتی ژیان لەسەر ئەم هەسارێ بوونی نەمێنێ ئەمە ڕەشبینی لە منەوە نییە ئەمە بەست بەو زانستیانە سەرچاوە زانستیانی کە من بەردەوام لەگەڵ یا خولیاییم بە دواچوونی بۆکم ئەی خوێنمەوە
یەکێک لەو راپۆرتە گرنگانە راپۆرتی IPCC کە لە مانگی هەشتی ئەم ساڵ تەقدیم کرا لە مانگی هەشتی بۆ کۆنفرانسی گلاسکۆ خۆی لە 4000 یعنی با بڵێن لاپەڕەی زانستی نزیکەی 15-16 هزار توێژینەوەی پاپشکی زانستی تیاوێ بۆ ئەمانش یعنی هەروە هەڕەمەکی بڵاو نەکراوەوە 2 کە 3 کە سەلسەنگانی بۆ کردو ئەنجا بڵاو کراوەوە 75 بینیوانە ینی ئەوانەی کە ئاماژەیان پێ کردو ئەوانەی کە ڕوو ئەیەن ینی بەم نزیکانە لەسەر ئەمە سارەیە ینی ئەم هەسارەیە لە مەلاین ساڵە بەخۆیەوە نەبینی یا لە هەزارها ساڵە بەخۆیەوە نبینی ئەمە ڕاستیەکە نکوڵی لێ ناکرێت و ئەمە ڕژبینی نییە ئەمە با بڵێن ئەکادمیە و علمیە کە ئاماژەی پێکات دەستە خۆش بە پرۆفسۆر یاریدەدا دکتۆر ساڵحان نەجیب سپۆڕی زانستە ژینگەیەکانەمانی کە باسمان کرد ڕەنگە باسی وڵاتە پێشکەوتوەکان بکەین ڕەنگە لای خۆمان مەترسیەکە دەهێندە زیاتریش بێ وانە بەڕەوەمان ڕژبینینە بەڵامەوە کاری بۆ ئەوە ڕاستیەکە دەست و چاو خۆش بێت زۆر بەخێر دووارە ساغ بێت